يعني وريابە مسلمان خوای گەورە لەو گوناهە خۆش نابێت ئیلا دەبێت سزایەکەی وەربگری کاکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا دەفەرمێت کە ئەبی دەرداء بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت بیستومە لە پێغەمبەری صلی الله عليه وسلم كل ذنب عسى الله أن يغفره هەموو گوناهێک خوای گەورە لێی خۆش دەبێت دەگونجێت خوای گەورە لە هەموو گوناهێک خۆش بێت بەڵام دوو گوناه هەیە پێغەمبەر دەفەرمێ خوای پەروەردگار هەرگیز لەو گوناهە نەخۆش نابێت. دوو گوناه وریابە مسلمان. یەکەمیان هەر کەسێک بە موشریکی بمرێت لەسەر شیرک بمرێت تەوبە نەکات لەسەر شیرک بمرێت ئەو کەسە پێغەمبەر دەفەرمێ خوای گەورە لێی خۆش نابێت خوا پەنامەندات. دووهەمیان ئەو من قتل مؤمنا متعمدا ئەو دوو گوناهەی کە خوای گەورە لێیان خۆش نابێت دووهەمینیان ئەوەیە ئەو کەسەی کە مسلمانێک دەکوژێت بە عەمدی و بە ئەنقەس دەیکوژێت بەبێ ئەوەی کە هیچ حەقێکی لەسەر بێ دەیکوژێت دەی بزانە ئەوە دووهەمین لەو گوناهانەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لەو دوو گوناهە خۆش نابێت. یعنی وریابە مسلمان خوای گەورە لەو گوناهە خۆش نابێت ئیلا دەبێت سزایەکەی وەربگری کاکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزەرمان پێدەدات کاکە ئەو گوناهە بە هیلاک بەرە بیر لە کوشتن مەکەوە. جاری وهەیە لەسەر شتێکی گچکە کەسێک دەکوژێت دوای لێ پرسە نازانی لەسەر چیشی کوشتووە دەی بەرام ئەو تاوانە بە هیلاک بەرە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم